بەناوی خوای گەورە و مێرەبان سڵاو قوتابیانی بەڕێز من مامۆستا دیدار نادری سەرپەرشتیاری ئەکادیمی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی بارزی ناحوکمی لەگەڵتان دەبم بۆ ڕوونکردنەوەیەک لەسەر چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمی سۆما تایبەت بە قوتابیانی قۆناغی بنەڕەتی پۆلی نوێم. قوتابیانی بەڕێز لە هەفتی پێنجی ساڵی 2024 لە ساتاسەری یاریمی کوردستان تاقیکردنەوەکانی وزاری پۆلی نوێم دەست پێ دەکاتن و بە شێوەیەکی گشتی قوتابی پێویستە تەرکیز بکات لەسەر چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمی سۆماکەی. کاتێک لەلایەن مامۆستای چاودێر یاخود بەڕێوەبەری هۆڵ ئەو فۆرمی سۆمای پێدەدرێتن، قوتابی پێویستە تەرکیز لەسەر ئەو شتانەی خوارە بکاتن. یەکەمیان کاتێکە فۆرمی سۆماکەی پێدرێت دەبێ قوتابی تەرکیز کاتە لەسەر ناوی چوارەکەی کە ناوی چوارەکەی هیچ هەڵەیەکی تێدا نییە. واتە لێرە قوتابی تەماشا ناوەکەی دەکات ناوی چواری ناوی هیچ هەڵەیەک لەو ناوێ هەبێتن. ئەوە خاڵ یەکەم. خاڵی دووەمیان تەماشای وێنەکە دەکات مەرجە ئەو وێنەی کە لەسەر ئەو فۆرمەیە کە وێنەی قوتابیەکە بێتن. و خاڵی سێمان کۆدەکمان هەیە لێرانە، ئەو کۆدە پێویستە قوتابی لەگەڵ کۆدی ئەزمونیەکەی یاخود لەگەڵ کۆدی ئەوەکەی خۆی بەراوردی پێ بکاتن، ناوی هیچ هەڵەیەک لەوانە هەبیتن. ئەگەر بێت و لە ناوی چواریەکە یاخود لە وێنەکە یانیش لەو کۆدەی هەر هەڵەیەک لەو حاڵەتە ڕوویدا بەڕێوەبەری هۆڵی لێ ئاگادار دەکەوە بۆ ئەوەی لە تاقیکردنەوەکانی داهاتووە ئەو هەڵەی دووبارە نەبتەوە. ئەوە لەلایەک. لەلایەکترەوە کاتێک ئەو فۆرمی سۆمایە لەلای مامۆستای چاودێر یاخود بەڕێوەبەری هۆڵەکە پێدەدرێتن، دەبێ قوتابیەکە تاکید بکاتەوە لەوەی کە ئەو فۆرمی سۆمایی خۆیتی قوتابێکی تر نییە وەریگرتیا. و دووەمیان دەبێ قەڵەم ڕەساسی بەکاربیینی لەسەر فۆرمی سۆماکە، واتە بە هەموو شێوەیەک مەمنوعە قوتابی قەڵەم جاف لەسەر فۆرمی سۆماکە بەکاربیین، تەنها لەو ئیمزانەوەی کە ئێستا باسی دەکەین. و پێویستە قوتابی پارێزگاری لە فۆرمی سۆماکەی بکاتن، واتە نابی دوولی بکە یان بیدڕێن یان ئاوی بەسەداکە بە پاکوخاوێنی لە مامۆستای چاودێر یاخود بەڕێوەبەری هۆڵ وەری دەگرێت و پاشان بە پاکوخاوێنی دەیداتەوە بەڕێوەبەری هۆڵ یاخود مامۆستای چاودێرەکە. لێرانە لەو چوارگۆشەیە قوتابی پێویستە پەنجەمەوەرێک بکاتن کە نووسرایە پەنجەی گەورەی چەپی قوتابی، بەڵام ساڵانە ڕێنمایەکی نوێ لە کاتی تاقیکردنەوە ئەزمونیەکان دەردەچی کە ئاسایە قوتابی لێرەنە ئیمزایەک بکاتن، بەڵام مەرجە ئیمزاکە لەو چوارگۆشەیە نەستە دەرەوە. و دواتر لێرە بەڕێوەبەری هۆڵ بەماشەوە ئیمزایەک دەکاتن لەسەر ئەو لاکێشەیە. و تا خشتەی تاقیکردنەوەکانتان لێرە لە بۆ دیاری کراوە، پێویست ناکە قوتابی لێرەنا ئەو بازنانە ڕەنگ بکاتن یاخود ڕەشی بکاتن، چونکە لێرە ئەزمونەکان بە خۆی خانەکانی لە بۆ دیاری دەکاتن. و ئاخر شتێکە مامۆستای چاودێر کە زۆر گرنگی پێ بداتن ئەوەیە کاتێکە قوتابی فۆرمی سۆماکەی وەردەگری لەگەڵ ئەسیلەکەی دەبی بەراوردی پێ بکاتن. بۆ نمونە کاتێک قوتابی گروپی پرسیارەکان وەردەگری لەسەر گروپەکەی ئەیە دەبی قوتابی لێرانە گروپی ئەی دیاری بکاتن، یان بیە یان سیە یان هەر گروپێشکە وەردەگریتن مەرجە گروپەکەی دیاری بکاتن کە مامۆستای چاودێر باشتر وایە لە پێش چاوی ئەو گروپانە پڕ بکاتەوە. و پرسیارەکانیش کە لە بۆ دێتن لە هەموو شێوازەکان 50 پرسیار لە بۆ دێ و پێویستە قوتابی ئەو 50 پرسیاری سەر وەرەقەی ئەستیلەکانی نقلی سەر وەرەقەی سۆماکەی بکاتن. و لە بۆ وەڵامدانەوەی دروستی پرسیارەکان تاوەکو قوتابی کێشەی لە بۆ دروست نەبیتن، نابی قوتابی لە ناو بازنەکان سەحی بەکاربیینیان زەڕبی لێدا یان نیوەی بازنەکەی بەتاڵ کاتن یۆکەی بەجێبێلی، بەڵکو دەبی بازنەیەکی ڕەشی تۆخ لە ناو ئەو پرسیارانە دروست بکاتن. هیوادارم سوودی لێوەربگرن.